ئەمە داوای مافەکی سەرەتایی خۆمان دەکەین ئێمە وەک گرێبەستانی شارەوانێتی ڕانیا گربووینەتەوە داوای بوون بە ڕسمی بوونی خۆمان دەکەین کە موادی یاسایی خۆمان تێپەڕاندووە بۆن ئەسا خۆم 11 ساڵە گرێبەستم تێگەشت داواکی زۆر ئاسان و بەسی داوا لە حکومەت دەکەین ما کاتە ڕسمی داوای ئەومان نەکردو ئەو ساڵ با 2 بەرمیل نەوت تەوزیع بکرێت داوای ئەومان نەکردووە ئەوە 30 ڕۆژ بەسەر مەعاشدا ڕۆیەت نەهاتووە داوای یعنی هیچ شتێکمان نەمان گوتووە ئەتوو 50 ساڵ گرێبەستی نەوتە چ لێ کردووە ئەمە داوای مافەکی خۆمان دەکەین کە ئەویش بوون بە ڕسمی بوونی خۆمانە ئەوەی قانون یاسایی خۆشمان تێپەڕاندووە یعنی حەق خۆمانە داوای دەکەین و بێباکە لە خەڵک ئەگەر لە ژیانی خەڵک نییە ژیانی خەڵک چۆنە ئەوان بێنی لە جیاتی فەرمانبەرێکی گرێبەست ژیانی خۆیان بخەنە جێگەی ژیانێکی فەرمانبەری گرێبەستەوە من ناچمە شوێنی ئەوان چکە من ئەو شتە حەرام و دزیانەی ئەو دەرخواردی مناڵەکانم نایەن بەس بە ئەوان بێنە شوێنی ئێمە مانگی بە 400 هەزار زان چۆنە ژین زان بەش یەک ڕۆژ ژیانەکات